ڕز عەبدوڵڵازانان ڕێبەری نەتەوەی کورد لە زیندانی تاکی کەسای لە ئیمراڵی کە لەلایەن دەوڵەتی تورکیا ئاکەفەوە ئاکپارتی و زیندانی کراوە بە بیانی ئەوەی کە داخۆکیکەری مافی سەرسەختی گەلی کوردەکە گەلێکی 40 ملیۆنی مافی زەوت کراوە لە هەر چوار پارچەی کوردستان. بەڵام ئەمەی جێنی گەرانەیە ڕێکخراوەکانی تەندروست ڕێکخراوەکانی مافی مرۆڤی جیهانی لە ئاز ئەم ستەمە لە بەڕێز عەبدوڵڵازان کە کراوە کە لە زیندانی ئیمراڵی تاکی کەسیا کە هەموو جارێ بە بیانی جۆرەجۆر دەوڵەتی تورکیا بینینی لەلایەن پارێزەران و خانەوادەکەیەوە کە ئەمە بیبینن لە ڕەوش و تەنەسوود دۆڵنەوە، بەڵام دەوڵەتی تورکیا ئەم بینینەی بەڕێز عەبدوڵڵازانان ڕەتدەکاتەوە. لایەنێکی دیکە ئەگەر بێتم کەیسی عەبدوڵڵازان یەکلایی بێتەوە لە دۆخی تەلەڤیزیۆن دنیا بن سەردانیکردنی ببینیە یان ڕۆژنامە جیهانیەکان یان ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ببینن بیانەوە سەردانی بکەن لە تەلەڤیزیۆن گۆڵنەوە. ئەمە باشە بێ بۆ کورد و بۆ مەسەلەی دەوڵەتی کوردی بووە بۆ قەزەی کوردی لە ناوچەکەدا و بەتابەت لە چوار پارچەی کوردستان بێتە قەزەیەکی یاشە. ئەگەر بێت و دەوڵەتی تورکیا لەسەر ئەم سیاسەتەی بەردەوام بێت ڕێگەنەدا بەڕێز عەبدوڵڵازان ببینە بە حۆکاری کە تەمەنی ڕۆژنامەداری تەلەڤیزیۆن تێک چووە، ئەمە پێم وایە جارێکی دیکە ئاشتی بۆ تورکیا و مەسەلەی کورد یەکلایی نابێتەوە بۆ وەزعەوە بڕێت دەوڵەتی تورکیا لەم نێوەندەدا زەرەرەکە. وەکو هاوڵاتیەکی کوردی باشووری کوردستان لە ڕۆژی دەستگیرکردن و گۆشەگرتنی بەڕێز سەرۆک و ڕێبەری گەلی کورد ڕێبەر ئۆجەلان داواکارم لە کۆمەڵگەی نێودەوڵەتی و لە ڕێکخراوەکانی مرۆڤ مافی مرۆڤ و هەموو جیهان بێنە دەنگ لەسەر دەستگیرکردنی ڕێبەرێکی گەلی کورد کە 22 ساڵە گۆشەگیر کراوە لەلایەن دوژمانی کوردەوە لە سووتی زیندان کراوە. وەکو هەموو گەلانی ناوچەکە ئەوش بانگەشەی بۆ ئازادی و گەلان و بۆ هەموو گەلان و بەتایبەتی کورد بانگەشەی کردووە. هیوادارم داواکارم لە هەموو وڵاتانی جیهان لە ڕێکخراوەکانی بواری مرۆڤ دۆستان بێنە دەنگ لەسەر دەستگیرکردن و گۆشەگیرکردنی بەڕێز سەرۆکی و ڕێبەری گەلی کورد ڕێبەر ئۆجەلان. من داواکارم لە هەموو ڕێکخراوەکانی ناوخۆ دەرەوە ڕێکخراوەکانی کورد ڕێکخراوەکانی جیهان بێنە دەنگ لەسەر ئەم کەیسە. ئەمە کەیسێکی سیاسیە، کەیسێکی یاسایی نییە، کەشی سیاسیە بەرامبەر ڕێبەرێکی دەتوانم بڵم 30 ملیۆن کەسی گیراوەتە بەر ئێستا لە زیندان کراوە لە سووتی زیندان کراوە و داواکارین بێنە دەنگ و مافی مرۆڤی خۆیان بسەلمێنن، جیهان بیسەلمێنێ کە گەلی کورد ڕێبەرێکی هەیە کە هەوڵ و تێکۆشانی بۆ ئازادی هەموو گەلان بەتایبەتی بۆ ئازادی گەلی کورد خەبات و تێکۆشانی کردووە و هەوڵ بدەن بۆ ئازادکردنی سەرۆک و ڕێبەری گەلی کورد ڕێبەر ئۆجەلان. وەکو هاوڵاتیانی کوردستان داواکارین کە هەم پشتگیری نێودەوڵەتی هەم پشتگیری ناوخۆی هەم داوا لە هەموو لایەنەکان بکرێکە پێکەوە هاوکار و هاودەنگ بن بۆ ئازادکردنی عەبدوڵڵا ئۆجەلان، چونکە بەڕێزیان کەسێکی گەورەن و پێویستن بۆ کورد و بۆ داهاتووی کورد بوونێتیان پێویستە. بۆی داواکارم هەموو چالاکوانان ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بتوانە ئەوەی کە لە دەسەڵاتی ڕێکخراوەکان و چالاکوانان دابێت بگنە بەر بۆ ئازادکردنی ئەو ڕێبەر و سەرکردەیە. کەم لە پشتگیری نێودەوڵەتیەوە کە بەداخەوە هاوکار و پاڵپشتنی بۆ ئازادکردنیان بەڕێزە کە دەبێت ئەمەش لە ڕێی هاوڵاتی تاکە و فشارێکی گەورە دروست بکرێت بۆ سەر حکوومەتەکان و سەر پشتگیری نێودەوڵەتی کە ئیش لەسەرم کەیسە بکەن، چونکە بابەتێکی گرنگە بەتایبەتی بۆ دۆزی کورد و پەیوەندی بەسەر بەخۆی کوردستانەوە.